سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان. تاوەکو بزانین کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بووە. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری بینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو بتوانن سود لە بەرنامەکان و ڤیدیۆکانمان وەربگرن. باسی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆی خۆشەویست دەکەین. بزانین کۆلێژەکانی کەمترین کۆنمرەی وەرگیرا و هەروەها بە پارالێل و ئێواران زانکۆڵاین چەندە، پەیمانگەکانی بەشەکانی چین، ئەوانش کەمترین کۆنمرەی وەرگیراویان چەندە. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆی ئەوانش سوودی لێ ببینن. لەم ڤیدیۆیە باسی کۆلێژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین بەشەکانیان، کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندە. یەکەم بەشمان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی سلێمانی تەکنیکی بێهۆشکاریە. زانکۆڵاینی پارێزگا 95 گشتێکەی 95.429، پارالێلی پارێزگا 96 و گشتێکەی 96.33. شیکاری نەخۆشیەکان زانکۆڵاینی پارێزگا 94 و گشتێکەی 95.2، پارالێلی پارێزگا 94.667 و گشتێکەی 97. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی پەرستاریە کە زانکۆڵاینی پارێزگا 93 و گشتێکەی 94، پارالێلی پارێزگا 92 و گشتێکەی 93.9. ئەو کۆنمرانەی بۆ ئێوەی خۆشەویست باسمان کرد سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بەشی کۆلێژی تەکنیکی تەندروستی بە هیوای ئەوەی سوودی لێ ببێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببێنن وەکو بناغە و بنەمایەک بەکاری بێنن لە پڕکردنەوەی فۆرمەکانتانە بۆ ئەوەی ئەو بەشانەی کە دڵخوازی خۆتانە بەتایبەت ئەم بەشانەی کە بۆ ئێوەی خۆشەویستمان باس کرد تاوەکو بە جوانترین شێوە فۆرمەکەتان پڕ بکەنەوە بە هیوای سەرکەوتنتان. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.